خۆی گەورەتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاو و خۆشەویستیتان لێبێ. من ڕاست کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەشەکەم و لە بەرنامەی بازخواسی ئەمڕۆماندا باز لە پاراستنی ژینگە دەکەین لە ڕێی چاندنی نەمامەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژە بەوە دەکا ئەگەر ڕۆژی قیامەت بەرپا بوو یەکێک لە ئێوە دارێک نەمامێکی بەدەستەوە بوو خەریکی چاندنی بوو ئەوە با نائومێد نەبێت و بیچێنێکە ئەمەش ئاماژەیەکی پیرۆزە بۆ چاندنی نەمام و گرنگیدان بە ژیان و بەردەوامی ژیان. تەنانەت لە فەرمودەیەکی دیکەشدا ئاماژە بەوە دەکا ئەگەر کەسێک بۆ بەرژەوەندی خۆی دارێک یا سەوزەمەنیەک یا هەشتێک بچێنێ تەنانەت ئەو کەسەی کە لە سێبەریدا ئیسراحەتێک دەکا پشوویەک دەدا یا لە بەرەکەی دەخوا یا تەنانەت کە چۆلەکەیەکیش بە درەختەکەەوە دەنیشێتەوە لە بەرەمەکەی دەخوا ئەوە بەردەوام خێر و چاکە و پاداشت بۆ ئەم کەسە هەیە و بۆی دەنووسرێن. محمودی مەلاعیزەت کە یەکێکە لە نووسەر و ڕووناکبیرە دیارەکانی کورد دوای 8 مانگ لە زیندانە داپڵۆسێنەرەکانی ڕژێمی بەعز کە ئازاد دەبێت دەچێت لە پێناو تەنگ پێ هەڵنەچنینی دەستگا مخابراتیەکانی ڕژێمی بەعز دەچێتە شاخ. دەڵێ کە سەیرەکەم لە ناوزەنگ تەواوی پێشمەرگە و فەرماندە پێشمەرگەیەکان و خەڵکی ناوچەکە بەردەوام خەریکی داربڕین و کۆتایی هێنان بە دارستانەکان منیش وەکو ڕووناکبیرێک وەکو دۆستێکی ژینگە زۆر بەلامەوە ناخۆش بوو کە ئەم هەموو دار و درەختە لە بنەوە ببردرێنەوە و کۆتاییان پێبێ و وردە وردە ئەو دارستان و لێڕەوارانە ببنە بیابانێک یان بوونە شوێنێکی بێدرەخت. منیش گلەی ئەوم لە لایەکێک لە فەرماندە پێشمەرگەیەکان کرد کە نابێ بە هیچ شێوێت تەنانەت ئەگەر هەر لە ناچاریا ئێمە پێویستمان بە بڕینی دار هەیە با لە هەر درەختێک چەند لقێک ببڕین هەم بۆ ئەوەی ژیانی ئێمە بەردەوام بێ هەم بۆ ئەوەی کەوا درەختەکەش بەردەوامی بە ژیانی هەبێ. ئەڵێ ئەم پێشمەرگەیەش ئەم فەرماندە پێشمەرگەیە ئاماژە بۆ دەکا کە ئەگەر ئێمە لە داهاتوودا چوینەوە شار و حکمڕانیمان گرتە دەست و دەسەڵاتمان هەبوو دەیەها هەزار نەمامی باشتر و چاکتر دەهێنینەوە هەم لە شارەکان و هەم لە شاخەکان دەیان نێژینەوە بەڵام بەداخەوە هاتنەوە نێو شاریش و ئەوەشمان لێ نەبینین. تەنانەت ئاماژە بەوە دەکرێت کە نزیکەی 60-70 ساڵ بەر لە ئێستا دەوڵەتی جوولەکە کاتێکەوە لە قودس و لە فەلەستینە بینایی دەوڵەتی خۆی دروست کرد تاکە هۆکارێک بۆ چەسپاندنی خۆ و سەلماندنی خۆیان چاندنی درەخت و سەوزایی بوو لە شوێنە گشتیەکانی فەلەستین. ئەمان بە ڕۆژ دەچوون دەیەها هەزار نەمامیان دەچاند عەرەبەکانی شەوانە دەڕۆشتن هەڵیان دەکێشا کۆتاییان پێدا بەڵام جوولەکە هەر بەردەوام بوو هەر بەردەوام بوو دەیزانی ئەمە تاکە هۆکاری مانەوە و خۆسەپاندن و خۆسەلماندنە. عەرەبەکان وازیان هێنا و ئەمانیش سەرنجام لە ڕێی دار و درەختەوە بوونە دەوڵەت و ئێستا سەوزایی و درەخت گرنگیەکی زۆری هەیە لە دەوڵەتی ئیسرائیلدا. ئێمە کە ئێستا لە بەردەم وەرزی چاندن و سەوزکردنین باز لە گرنگی سەوزایی و نەمام چاندنەکەین لە هەرێمی کوردستان و باز لە دار و درەختە بە سوودانەکەین کە هەم لە ناو شاخەکان و هەم لە ناو شارەکان گرنگن بۆ پاکڕاگرتنی ژینگەکەمان. بۆ مەبەستە میوانداری دوو میوانی بەڕێز هاوژین عوسمان لێپشراوی ڕاگەیاندنی باخچەکانی سلێمانی و شوانجاف سەرۆکی ڕێکخراوی خاوێنم کردووە بۆ ژینگە. زۆر بەخێر بێن سپاس بۆ ئامادەبوونتان. کاک هاوژین بەخێبی کاک شوان بەخێبی. کاک هاوژین با لە جەنابتەوە دەست پێ بکەم گرنگی سەوزایی و چاندن بۆچی ئێمە پێویستە نێو شارەکان و وڵاتەکەمان بە سەوزایی بچێنین و بڕازێنینەوە. سەرەتا زۆر سپاستانەکەم بۆ ئەم میوانداریە. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی ئەرکێکی زۆر گەورە و گرنگمان لەسەرە بە ڕواندن و چاندن و دروستکردنی پارک و باخچە و سەوزایی لە شاری سلێمانیە. ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی واتە لە سنووری ماستەرپلانی سلێمانیە کارەکەین. سەوزایی و ژینگە ئەتوانم بڵم پەیوەندیەکی زۆر باشیان هەیە بەیەکەوە نە ژینگە بێ سەوزایە بێ نە سەوزایی بێ ژینگا بێ. ئێمە ئەمە بۆ ئەگەین خۆ دەزانی لەم ساڵانەی دواییە پیسبوونی ژینگە و پیسبوونی ئاو هەوا و بڵێن دەرئەنجامەکانی تری کە زۆر خراپی لەسەر هاوڵاتی لێکەوتوێتەوە. ئەمە بۆتە هۆی ئەوەی کە چەندین نەخۆشی و چەندین نەخۆشی بڵاو بێتەوە ژیانی خەڵک بەڕاستی زۆر ناخۆش بووە. ئێمە چیمان کرد هاتین ئەو سەوزایی کە هەیە نەمان یعنی وەکو شارەکانی ترمان نەکرد ڕووکەشێک بخەینە بەر چاوی هاوڵاتی و گەڕاکانی تر ئیهمالکەین. ئێمە هاتین سەوزاییمان بڵاو کردەوە بە ناو گەڕاکانە واتە هەموو گەڕەکێک سەوزایی تایبەتی خۆی هەیە بۆ ئەوەی هاوڵاتیان لە سنووری خۆیانە سوودی لێ ببینن و ژینگەیەکی پاک ئۆکسیجینێکی پاک
زائدەن حەوانەوەیەک ئیسراحەتێک بەو هاوڵاتیە بخشێ لە گەڕەکە نەک هاوڵاتیەک لە سنوورێکەوە بوو وازێتەوە بۆ سنوورێک بوو ئەوەی بچێتە پارکێک بۆی بچێتە سەوزاییە. ئێمە وەکو باخچەکان ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە زیاتر لە 550 پارک و باخچەمان هەیە لە سنووری شاری سلێمانی واتە لە ناو گەڕەکەکان وەکو پارێزگا وەکو شار سنووری ماستەرپلانی شارەوانی سلێمانی کە دایناوە هەر لە کۆتایەکەی کە هەواری شارە تاگاتە ئەو پەڕی قڕگە لەم سەری شۆ لە چوارچراوە بۆ سەرەوە. ئەم پارک و باخچانە تەوزیع بوون واتە دابەش بوون بە ناو گەڕەکانە ئەگەر بزانی تۆ بچیتە هەر گەڕەکێک پارچەیەک زەوی دانراوە و سەوز کراوە هەشمانە سەوز نەکراوە بەڵام خستومانتە بەرنامە بۆ سەوزکردن ئەگەر قەیران نەبووە ئەوانیشمان سەوزە کرد. ئێمە لە ساڵی 2012ەوە تاکو ئێستا زیاتر لە 300 پارک و باخچەمان سەوز کردووە واتە زۆرترین ڕێژەمان لە زەوی سەوز کردووە کە ساڵانە ئەچووە نزیکەی 70 بۆ 80 پارک و باخچە لە سەرەتای دروستبوونی قەیرانەوە تاکو ئێستا بڵین ئەو ڕێژانە کەم بۆتەوە بەهۆی نەبوونی دارایی یا بە خۆت نەبوونی بودجەوە کە ئێمە ئێستا ساڵانە 5 بۆ 6 باخچە یاخود بۆ 7 باخچە سەوز دەکەین بەڵام بە هیواین لەمە دووە کارەکارمان لەوە زیاتر بێت و داواکاری هاوڵاتیانیشمان زۆر لایە وەکو حکوومەت بڵین وەکو باخچەکان هاوڵاتیان بۆ خۆشیان ئێمە کۆنتاکتێکی باشمان هەیە لەگەڵیانە یعنی وەکو بەڕێوەبەرایەتەکانی ترنین کۆنتاکتێکی باشمان هەیە لەگەڵ هاوڵاتیانە کە داریان ئەینێ بە دیاری ئێمە بۆ خۆمان هاوڵاتیەت داری ئەینێ بە دیاری پارەی لێ وەرناگرین بێ بەردەم ماڵەکەی یاخود ئەگەر باخچەیەک بەردەم ماڵەکەی هەبێ سەوزکە یعنی ئەگەر ئێمە ئامارێکی وامان لەبەردەستانیە بەڵام ئەگەر بتوانین ئامارێک لەوە دروستکەین نتوانم ئەو باخچانەی کە هاوڵاتیان بۆ خۆیان سەوزیان کردووە زۆر زیاترە لەوەی کە ئێمە ڕوانومانە. زۆر باشە ڕێژەی ستانداردی سەوزایی دەبێت چەند بێ و سلێمانی لەکوێ ئەم ڕێژەدایە؟ ئەگەر ئێمە باسی گشتی سلێمانی بکەین با من سەرەتا باسی ڕێژەی سەوزایی باخچەکانت بکەم. ئێمە ڕێژەی سەوزایی باخچەکان لە سایادەیە ڕێژەی ستانداردی بڵێن عام جیهان لە 15 بۆ لە 16 ڕوبەری سەوزایی بە پێ ڕوبەری دانیشتوان فەرقەکە. بەڵام ڕێژەی سەوزایی سلێمانی گشتی ئێمە لە 18 واتە ستانداردمان تێپەڕانەوە چونکە هەر سەوزایی ئێمە ئێمە چەند سەوزایی کەشێ لە سلێمانی لەوانە دارستانەکانمان هەیە باخچەکان لە سەعادێ بەس باخچەکان کەوەی کە ئێمە ڕوانومانە ئێمە بە تەنیا زیاتر لە 5 میلیۆن دار بەس خزمەتەکەین لە سلێمانیا واتە بەڕێوەبەراتی باخچەکان ئەرکی 5 میلیۆن داری لەسەر شانە و زائیدەن جارجار ئێمە هاوکاری بڵێن بەڕێوەبەرایەتەکانی دەروی شاری شەکەین وەکو ڕاپەڕین وەکو تاسوچە وەکو هەندێک شوێنیکە کە بەڕاستی ئەمە ئەرکێکی قورسە و ئەرکێکی ئاسان نییە ئەگەر هاوڵاتیان هاوکاریمان نەبن ئەگەر ئەو ڕێنمایی و ئەو هۆشیاری کە بڵاوی یەکەینەوە سەبارەت بە خزمەتکردنی دار و شکانی دار یاخود سەرپێچی لەو ڕۆ ئەگەر کارێکی تەنسیقێکی وا هەبێ لەگەڵ هاوڵاتیانە ئێمە ئەتوانین پارێزگاری لەو دارە بکەین کە ئێستا هەیە و وەزیاتریشیەکەین. زۆر باشە کاک شوان جاف سەرۆکی ڕێکخراوی خاوێن دووبارە زۆر بەخێربەی کاگاوژین ئاماژەی بەوە کرد کە لە 118 ڕوبەری سەوزایی سلێمانیە بە ئەوانەی باخچەکان و بە گشتیشەوە بەڵام لەگەڵەوەشدا هەست دەکرێت ژینگەی ئێمە هێشتا ژینگەیەکی ناپاکە یان ژینگەیەکی پیسە هۆکاری ئەوە بۆ چێگەرێتەوە کە ئێمە ڕێژەی ستانداریشمان تێپەڕاندووە و هەست بە پیسبوونی ئاو هەوا و ژینگەکەمانەکەین. بەڵێ زۆر سپاس بۆ جەناب و کاگاوژین. دیارە شاری سلێمانی ئەگەر سەیری هەڵکەوتەکەی بکەین هەڵکەوتی جوگرافیایی دەکەوێتە ئاوهەوای فێنکەوە کە بارانبارینی مسۆگەرەمە هۆکارێکە بۆ سەوزبوونی بەردەوام و حاڵاتێک تر بەرزبوونی لە ئاسی ڕووی دەریا چانسی خۆرسکبوون بە ڕۆکە ئەکە ڕۆکی خۆرسک لەم نیتاقە پشتێنانەدا فراوان بێ. شاری سلێمانی ژووکو هەڵکەوتە جوگرافیەکەی هەڵکەوتێکی زۆر باشی هەیە لە نێو ناوەندی مەحاف پارێزگاکەیە کە دەتوانرێت پرۆسی سەوزکردن تێدا سەرکەوتوو بێ. ئەوەی کە تێبینی ئەکرێ بۆچی سلێمانی هێشتا بەم سەوزایی کە ستانداردی تێپەڕان و هێشتا پیسە هۆکارەکەی دوو هۆکار هۆکاری ناوخۆیمان هەیە لەگەڵ دەرەکی. ئەگەر سەری تۆپۆگرافیای عێراق بکەین عێراق لە دۆڵێکی گەورە ئەچێ ئەگەر سەری بە شێوەیەکی 3D ببینین لەکە ئاخر نقطەی سفری شناری فاوە
و بەرزترین نقطەی کە سلێمانیە وەکو شارنشین ئێمە دەکەوینە لە بەهارانە بە تایبەتی دەکەوینە ژێر پاڵەپەستۆی بایەکەوە کە لە دەری عەربیەوەیە لە باشووری خۆرئاواوە خۆرەڵاتەوە دێت تا سلێمانی کە دیاردەی خۆڵبارینی لەگەڵە و ئەو پیس و تەلەوسەی کە لەسەر شارەکانی تر هەیە گوازێتەوە بۆ ئێرە ئەمەیەکێکە لەو هۆکارانی کەوا ئەکاتە لە زۆر کاتە حاڵەتی خۆڵبارین دروست بێ بینین کەم بێتەوە هەنێجار ملەوەساتی زۆر بێتەنێ و هەوامانەوە کە ئەمە دوجار شارەکانی تر سەوزایان نییە کە ئەم فلتەری نەبکەن دێت لە سلێمانی و دوجار تێپەڕێ کە ئەمە دیاردێکی گلۆباڵە یان ئەو حاڵەتەی کە لە دەریای سوورەوە کەش و ئاوهوا یا لە دەریای ناوەڕاستەوە یان ئەو پاڵەپەستۆیی کە لە زستاناندا تر لەم وەرزەدا کە باکی پەنجەتەزێنە لە باکووری خۆرهەڵاتەوە دێ کە لەسەر بانی سایبریا و بانی قەوقاز و ئانەوە کۆبێتەوە بەرەو سلێمانی و ئەم ناوچانە داکشێ ئەمانە هەموو هۆکارن لەوەی گواستنەوەی کۆمەڵێک لە تەلەوساتی شارەکانی تری ناوخۆ و دەرەوەی عێراق بێنێتە نێو هەرێمی کوردستانەوە بەڵام ئەوەی کە دافعی باشە هەرێمی کوردستانەوە بە تایبەتی شاری سلێمانی شارێکی سەوزە و شارێکە دەکەوێتە نیتاقی دارستانی هەمیشە سەوزەوە کە ئەم نیتاقە تقریبان لە ١39 هەرێمی کوردستان هەرێمی دارستانی خۆڕسکی بەڕووی هەیە خۆشبەختانە هەڵکەوتی جوگرافی سلێمانی لەم شوێنایە بە تایبەتی لە وەرزی سەوزبوونە کە بەهارە هەتا ناوەندی هاوین مقاوماتێکی باشی داری هەیە بۆ گەشەکردن لەوەی گەڵاکان ئێمەکەوێنە نێو سیستەمی دارستانی گەڵا ڕێزانەوە لە بەهارانە ئەم دارانە چرۆکەنەوە پێویستیان بە سیستەمی کاربۆن کاپچەرینە کە گازێکی زۆر وەرگرن و ئۆکسجینمان بنەوە ئەمە واکاتە لە وەرزێکەوە بە وەرزێکی تر سلێمانی لە گۆڕانکارێکی زۆر خێرابێ ئەتوانین بڵین لە ناوەندی بەهارە ڕێژەی پیسبوونی هەوا ئاستێکی زۆر کەم تۆمارەکە بەڵام لە وەرزی پاییز و زستانە بەهۆی نەموەرینی گەڵای دارەکانەوە و زۆربەی دارستانەکانی ئێمە گەڵا ڕێزانە وا ئەکاتە کەڵەکەبوونێکی پیسبوونی هەوا لە نێو شارەکانە و زۆر جار زەبابەی ینی تەمی دووکەڵاوی دروست ئەبێ کەمە دیاردێکی جیهانی و ئیشی لەسەرەکرێ ئەگەر سلێمانی بەراورد بکەین بە چەند ساڵێک و بە چەند شارێک دەبینی سلێمانی لە پاکترین شارەکانی عێراق بووە ساڵی 2013 کە لە هەر هەژدە بە حافەزەکە یەکێک بۆ لە شارە نمونەیەکان لە ڕووی سەوزایەوە لە ڕووی ژینگەوە ناوەندی تەمەن لە سلێمانیدا 79 ساڵە ئەگەر بە شاری میلانۆی ئیتالیا بیشوێنی کە شارێکە 83 ساڵە ئەگەر بە شاری لەندەن بیشوپێنین 85 ساڵە ئەمە پەیوەندی چیە بە ژینگەوە پەیوەندی بە هەوای ساغەوەیە چونکە مرۆڤ کاتێک هەوایەکی ساغی وەرگرت ئەوە دەتوانێت ژیانێکی باش چونکە ئەو هەوای ئێمە وەرەگەن ڕاستەخۆ دەچێت نێو سیستەمی جەستەی ئێمەوە ئۆکسانەکان کە لە سیەکانمانە ڕۆیە و ئەو خۆراکش کە ئێمە ئەی خۆین دوجار کاریگەری ئەم هەوای لەسرە گۆڕانکاری لە جۆری ئەو دار و نەمام و درەختەی کە ئێمە دەیچێنین بۆ منە کاریگەری هەیە لەسەر پاکبوونەوەی زیاتری ژینگە بۆ منە کاگاوژین ئاماژە بەوە کاکە 5 ملیۆن دار لە ژێر وەکۆڵێ چاودێری لە باخچەکانی شارەوانی سلێمانیدا ئەگەر ئەم 5 ملیۆنە دارێکی باش بێ جۆرێتەکەی باش بێ ئەمە کاریگەری وەکۆڵێک کاریگەریەکەی ئەگۆڕێ بەڵێ بە تاکید ئێمە ئێستا ئەو دارانەی کە ئێمە پێویستە زیادیان بکەین و ئەوانی دیکە کە لە ڕووی ژینگەیەوە تا ڕادێ سوودێکی کەمیانەیە جێیان پێ بگرین زۆر وایە ئێمە لە دوو جۆر لە دوو ڕوانگەوە سەری دارەکەین دارێک ئایا توانای ژیانی چۆنە لە ژینگەکەی ئێمەیە حاڵەتی دووەم ئایا ئەم دارە چەندێک ئەتوانێت خزمەت بە ژینگەکەی من بکە ئێمە لە جیهاندا لە حوزەکانی ئەمازۆن و کۆنغۆ دارمان هەیە تەمەنی زۆر ئەبڕێ 300 ساڵ تا 400 ساڵ ئەبڕێەوە باڵاکانیشیان بەرزە نزیکەی 93 مەتر بەرز ئەبن کە جەهانتریەکانن ئایا لە کەشوها ئێمە ئاژی نەخێر بەڵام ئایا جۆری کەمان هەیە بتوانێت لەگەڵ ئەم بار و دۆخا بژی بەڵێ ئێمە پێویستە ئەو ڕۆکانی کە ئیچێنین ڕۆکێک بێ قەدی ئەستور بێ بۆی بتوانێت خۆی لە ڕەشابا پارێزێ خۆی لە سووتان بژێنێتەوە بەشێکی سوتا جستەین بێتەوە خاڵێکی تر گەڵای ڕۆکەکە گەڵای هەمیشەیی هەبێ بۆی بتوانێت لە چواروەرزە ئێمە ئینتاجی هەوای لێ بگەین حاڵەتێکی تر ئەم ڕووەکە بتوانێت لەگەڵ دەرکەوتنی چواروەرزەیە بەردەوامی هەبێ و ئەم ڕووەکە بتوانێت بە جۆرێک گەورە بێت ناو شارەکانە لانسکیپەکان تێگنێ واتە ڕێگەکانی هاتشۆ ڤی و ترافیک دروست نەکات بۆ نمونە ئێمە داری یوکالیپتۆزمانەیە کە دارێکی زۆر زۆر عەزیم و چاکە ئەنی دارێکە لە هەموو جیهانە تەریفە کە 935 جۆری هەیە
بەڵام ئێمە هاتوین لە نێو سنتەری شارەکانە چاندومانە لە کاتێک ئەم دارە هی ئێرە نییە ئەم دارە هی دروستکردنی مەسەڵاتی ڕیاحەواتە باشکێنەکانە و تەپ و تۆز و خوباری کە دێت بۆ شار دەبێت پشتێنی بەڵە قەڵەمتۆز دەبێت پشتێنی سەوزایی پێ دروستکەین ئەم ڕووەکە ئەگەر سیرکەین لە ماوەی 10 ساڵە دەتوانێت 11 مەتر بەرز بێ گەڵاکەی هەمیشەیە واتە گەڵا ڕێزانی نییە و ئەم ڕووەکە کاتێک گوشکە بێت لەقێکی هەموو مادە عوزوەکەی و ئاوەکەی ئەکێشێتەوە لی ناهێڵێ ئەم ڕووەکە باس ئەوە کرێت کاریگەری لەسەر ئاو هەیە نەخێر ئێمە دراسەمان کردووە لە ساڵی 2016 و بەدەستشمان کردێتەوە بۆ حکوومەت بۆ وەزارەتی کشتتوکاو بۆ کاگاوژینوانش ئەگەدارن بەشدار بوون ناو پرۆسەکە یوکالیپتۆس لەو ڕۆکانەی کەمترین ئاوەخوا لە ناو شارە بۆ نمونە کە فۆکسە خەمە سەرم بابەتە قەتوعامێکی زۆر لەسەر یوکالیپتۆزێ لە ناوێنە بن لە کاتێکە ئەم ڕووەکە لە 180 ڕێگەکەی لە 80 سانتیمایە یعنی زۆر نەچۆتە خوارەوە بۆیە لە نزیک ئیمارە و باڵەخانەکانەکەیان چێن یا ڕێکانی چۆ هەڵی ئەتەکێنێ لە ناوی ئەبا بۆیە ئەم دارانە داری دەرەوەی شارەکانە بەڵام جۆرێک داری کەمان هەیە کە داری ڕۆبینایە سەبەحبەحە بە سنفە جیاوازەکانیەوە داری واشنتۆنیمان هەیە ئەمانە کە لە ناوەندی شارەکان ئاچێنێ بۆ دوو مەبەست مەبەستێکیان بۆ ڤیوە بۆ بینینە بۆ دروستکردنی ڕاکێشانی سەرنجی گەشتیار و شۆفێر و هەموو ئەو پێوەرانەی کە بۆ شارنشین دانرێت یان بۆ سیاحەدانرێت بەشێکی تری گرنگی ئەوەیە ئێمە چۆن بتوانین ئەم دارانەی سفادان لەکەین بۆ خاوێنی شار زۆر باشە کاگاوژین ئێوە تا چەند ڕەچاوی ئەوەتان کردووە ئەو درەختانە بچێنن یان ئەو درەختانە بهێنن کەوە لە ڕووی چۆنێتیەوە یان لە ڕووی جۆرێتیەوە باشترینن بۆ ژینگە و دۆستی ژینگە تەبانە کاکشوانیش باسی کرد ئێمە سەرەتا لە ساڵی 2010 لەگەڵ چەند مامۆسایەکی زانکۆ سیمینارێکمان کرد و دەستمان کرد بەوەی کە چۆن بتوانین ئەو دارانە بڕوێنین کە بۆ سروشتی سلێمانی گونجاوە تا و جیۆلۆجی سلێمانی جیۆلۆژیەکی تایبەتی هەیە ئێمە هەر لە خاکەکەیەوە هەتاک و هەواکەی دیراسەتیەوەمان کرد کە ئەم جۆرە دارانە کە دەستنیشانمان کرد لە دواییە کە ئەم دارانە بە کەڵکی ئەوەیە کە لە سلەیمانیا بڕوێنرێ واتە بەرگەی ڕەشەبا بگرێ بەرگەی کەم ئاوی بگرێ بەرگەی پلەی گەرما و زستانیش بگرێ ئەو جۆرە دارانی کە ئێستا هەیە لە سلەیمانیا ئەو خاصیەتیان تایە بەڕاستی لەوانە سەبەح بەحە لەوانەیە ڕۆبینایە لەوانە سنەوبەریات بەعام سنەوبەریات ئێمە ئێستا ئەتوانم بڵێم وازمان لەوانی کە ژێناوە ئێستا خەریکی سنەوبەریاتین بۆ لەبەرەوەی سنەوبەر هەم ڕێگەکەی عەمودیە چێتە خوارەوە و زیانی زۆر ناگەێنێ و زائیدەن خۆی ڕێگەکەی خۆی هەوڵەیە ئاو پێیاکە بۆ خۆی واتە ئەمە لە حاڵەتێکە کە ئێمە گەر کێشەی کەم ئاویشمان هەبێ یاخود لە هاوینە وەرزێکی وشکە بۆ خۆی ئاو بۆ خۆی پێیاکات و زائیدەن لەوەی کە هەمیشە سەوزە ئێمە ئێستا بەرنامەمان وایە لە شارەکانە هەمیشە سەوزداری هەمیشە سەوز بڕوێنین واتە لە هەر چوار وەرزەکە لەگەڵ کاکشوانی شەوابزام بیرۆکەی ئەوەماندا نەبوو کە هەم لە شاخی گۆیژە و هەم لە سلێمانی بتوانین بەداری هەمیشە سەوز سلێمانی پڕکەینەوە بەرنامەمان وایە لە ئێستاە ئەو باخشانی بڵین کە ئەو زەویانی کە بۆ باخشە دانراوە بیانکەین بە دارستانی سنەوبەریات واتە لە گەڕەکەکانە واز لە هەندێک دیزایانی تایبەتی بێنین کە بەڕاستی هەتا قەیران بێمە بۆمان خزمەت ناکرێ وەک باخچەکان چیمەن هەموو ڕۆژێ بڵین لە 24 ساعاتە دوو جار ئاوێ ئێمە ئەگەر ئاو نەبێ وشکە بێ لەبەرەوە بەڵام ئەگەر ئەم شوێنە بۆ خۆی دارستانیەک بێ و زائیدەن هەمیشە سەوز بێ و سنەوبەریات بێ پێویستی بە ئاو نیە لەوانەیە هەفتەی یەک جار ئاوی بێ بۆ ئێمە ئەرکەکەمان باشترە و ئەگەر ئەو دارە ئەگەر گەورە بوو بەڕاستی دیمەنێکی جوانی هەیە ئەگەر بە دیزایینێکی سەدەنج ڕاکێش بیکەی ئەتوانم بڵم سنەوبەریات لە هەموو دارێک باشترە ڕاستە ئێوە جۆری ئەو دارانی کە وەکو باخچەکانی شارەوانی کاری لەسەرەکەن و بەردەوام ساڵانەی هێنن کامانن ئەو جۆری دارانە وەکو وتم سنەوبەر بەعام سنەوبەر ئیتر جۆری زۆرە لەوانە ئەریزۆنیکایە لەوانەیە مەشەدیە ئەم جۆرانەی هەیە سەباح باح ڕۆبینیا قاوە قەزوان ئەمانە ئەم دارانە هێنین نێو شاری سلێمانی و شارەکانی تیشا زۆر بە چڕی ئەبینرێ پێم وایە ئەو دارە بەرزەی کە پێی گوتە واشنتۆن ئەوەی لە جەزرە وەسەتیەکە تا ڕاپەڕین ئەمە بەدەر لەلایەنی جوانی و
دیمەنێکی جوان لە ڕووی ژینگەییەوە هیچ وەکۆڵێ سوودێکی ئەو تۆی لێ بینین؟ داری واشنتۆنی خۆی لە ئەسڵا دارێکە ئێستا لەوانەیە بڵم وەکو دیمەنێکی جوانی هەیە، بەڵام ئێمە لە سلێمانیا کەمترین داری واشنتۆنیمان هەیە. بەس لە ئەسڵا داری واشنتۆن دارێکە لە شەر نییە لە ژینگەیەکی گەرما بژی، خۆی لە ئەسڵا ئەم دارەکە پێڵەن واشنتۆنی لە شوێنێکی شێدار ئاژی و ئەمە داری خورماژ نییە، دارێکیش نییە بڵێ وڵا ئەگەر گەرما بێ ئەبێ ئەم دارە لە گەرمای بژی. ئێمە لە سلێمانیا بڵێن لە جەزرەوەسەتی مەلیک مەحموودە بەپی دیزایانی کۆمپانیاکەی کە وەختی خۆی کە دەروستی کردم دارانەی دانا، ئێمە بە شتێکی باشمانزانی، بەڵام تۆزێک نەگونجان هەبوو لەگەڵ خاکەکەی ئێمەیە وەتوانیمان ئەوەش بگونجێنین. ئێستا دارەکان دیمەنێکی جوانی هەیە. ڕاستە لە سلێمانیا تۆزێک کەمتر گەشە ئەکەن وەکو لە شارەکانی تر، بەڵام ئێستا وردە دارەکان گەشیان گرتو جوان بووە. ئەتوانم بڵێم وەکو دیمەنی جوان دارێکی جوانە و دارێکی هەمیشە سەوزیشە، یعنی ئەم دارە گەڵاکانی ناوەرێ، گەڵایەکی پان و گەڵایەکی ئەستور و گەڵایەکی جوانی هەیە. زۆر باشە کاگاوژین، ئێمە ساڵانە کوشتەی دەستی ڕووداوێکین کە ئاگرکەوتنەوەیە و بە هەزارەها دار و دەوەن و بۆنمونە پوش و پەڵاشمانە سووتێ و ئەمە بێژگە لەوەش کە لە ڕووی زیندەوەرە هەمە جۆرەکانەوە هەزارها زیندەوەر لە ناوەچن. ئێوەکو بەڕێبەراتی باخچەکان ئەمە لە ئەستۆی ئێوەدا بەسمەیە، ئەمەش لەجێ چاودێری و دەسەڵاتی ئێوەدایەوە چۆن هەوڵتان داوەڕێ لەمە بگرن لە پێناو زیاتر سەوزکردن و سەوزمانەوەدا؟ خۆشبەختانە ئەم ساڵ ئێمە یەک حاڵەتی ئاگرکەوتنەوەمان هەبوو، ساڵانی کە زیاتر بوو، بەس ئەم ساڵ یەک حاڵەتی ئاگرکەوتنەوەمان هەبوو، زیان بە چەنددارێکمان گەیشت. بەڕاستی دیاردەیەکی زۆر ناتەندروست و یعنی شتەکە بەدەستی ئەنقەس جاری وایە ئەکرێت ناخۆشە. شاخی گۆیژە هەموو ساڵە بڕەپارێکی بۆ دیارەکرێ بۆ ئاگربڕ. بەڕێبەراتی باخچەکانی سلێمانی و کاکامران بە تایبەتی سەرپەرشتی و ئیشاکەین ئێمە ئاگربڕی بۆ دیارەکرێ، وەم ئاگربڕا ڕێگە لە کەوتنەوەی ئاگرەگرێ، یعنی ئەتوانم بڵێم لە 70 بۆ 80 ڕێگە لە کەوتنەوەی ئاگرێگرێ لە شاخەکەدا. ئەوە تا ئێستا لە شاخی گۆیژە ئەتوانم بڵم چەند حاڵەتێکی زۆر دەگمانمان هەبووە مەگە بەدەستیان قەس ئاگرێک کرابێتەوە یاخودیەکی شتێکی ئاگرێکی کردبێتەوە و تەشەنەی کردبێ بەهۆی ڕەشەباوە. ئەژینا حاڵەتێکی وامان نەبووە. ئێمە بەشدارین و لەو لیژنیاین کە بۆ مەوزوعی ئاگرکەوتنەوە هەموو ئیجراعاتێکمان لەبەردەستە، حاڵەتی لە ناکاو ئێمە لە لیژنەکەین. ئاگربڕمان هەموو ساڵک حازرە کە بە مەکاینی شارەوانی سلێمانی و باخچەکان دەستەکەین بۆ ئیشە. زۆر باش کاکشوان، لە چەند یەک دوو ڕۆژی ڕابردوودا ڕێکخراوی خاوێن هەڵمەتێکی چاندنی داربەڕووی دەست پێ کرد. پێم خۆشە باسێکی ئەو بیرۆکەیمان بۆ بکەی و پاشتیش دەین بازی گرنگی و هۆکارەکانی ئەم چاندنەی داربەڕووە بۆچی ناو داربەڕوە بیرۆکەکە چۆنی بووە، ئەوە چۆن بیرتان لەوە کردەوە کە داربەڕوو بە نزیکەی 2000 دانە بچێن؟ بەڵێ دیارە داری بەڕوویکە لەو دارانی کە نیشتیمانی دایکی ئەو هەرێمانەی کە ئەوهۆی دەرێ ناوەڕاستیانگرێتەوە کە ڕۆکی گەڵاڕێزانن و ڕێک ئەستورن و قەد ئەستورن. ئەم جۆرە ڕووەکە بەهۆی گۆڕانی کەشوهاوە سەحبی کردووە، واتە لە پادەشتەکانەوە بەرەو چیاکان و ناوەندی چیاکان ئەڕات، چکە لوتکە چیاکان زۆربەی کات بەهۆی ڕاماڵینەوە ڕووتان و داریان لە ناڕوێ. بیرۆکەی ئێمە لە 2006ەوە ڕێکخراوی خاوێن لە بواری ژینگا ئیشەکە، هەڵبەت وەکو ڕێکخرا و نەک کۆمەڵە ئێمە یەکەم ڕێکخراوین لەسەر ئاستی کوردستان و عێراق کە دەستمان کردو بە کاری ژینگە پارێزی بە شایدی هەموو دامەزراوە حکومیانە. بیرمان لەوە کردەوە ئایا ئێمە چۆن کارێ بکەین ئەم ڕووەکە جارێکی تر بینەوە نێو ژینگەی خۆمان و بتوانین سەوزی بکەینەوە، لەوەی کە ئێمە بین ڕۆکێکی استرات بکەین، دوجار تێستیکەین لە وڵاتی ئێمە سەرکەوتوی بێیان سەرکەوتو نەبێ، پێویستیاتەکانی زۆرترە لە ڕۆکێکی سروشتی خۆمان، ئەمە واکاتە کولفێکی زۆر لەسەر حکومەت کرێن. من لە ساڵی 2010 بۆ 2012 لە ماڵەوە دەستم کرد بە تێستکردنی بەڕوو 8 جۆر بەڕوومان وەرگرت لە مەنتقەی زاخۆوە هەتا مەنتقەی بیارۆتەوێڵە. بەڕوومان هەیە 8 جۆر بەڕوومان هەیە بە پێ کوردستانە. بەڵێ لە کوردستانە هەڵبەت سنفەکانی بەڕوو زۆرن، لە 58 جۆر هەیە تەنها لە زۆنی دەرەی ناوەڕاستە. ئەوەی کە لە هەرمی کوردستانە ئەمانەمان بینی کە لە بەڕۆ تا بەرێکی بچووکەیە تا بەڕووی پێگەشتی تەواوی سیستەمی
بارانبارینی 850 ملیمان هەیە بەڕوومان بەدەستخست. پاش تەجروبەکردنی ساڵی یەکەم هەنێک لە تەجروبەکانمان بۆمان دەرکەوت دوو سنفیان ئەتوانین پەرە پێبین، بەڵام پاش خوێندنەوەی زۆر و سەرچاو و گەڕان بۆ ساڵی دوم لە 2011 توانیمان بە تەواوی هەر سنفەکە بتوانین لە پلەی گەرمیکی دیاری کراوە و بە پرۆگرامێکی تەواو چەکەرە پێ بکەین، چونکە ئێستا بەڕوو چەکەرە ناکە. یەکێک لە کێشەکانی بەڕوو ئەوەیە، بۆ بەڕوو پێویستی بە پلەی ژێر سفرە بۆ چەکەرەکردن، واتە دەبێت بەفر ببارێەوە تیژاوی بەفراوە ئەو بەفری کە ئەتاوێتەوە بەسەر ئەم بەڕۆیان بڕوا شەی تەواوی باتێ لەگەڵ هانی چەکەرەکردنی بدا، واتە هەموو شتێک پلەیەکی گەرمای هەیە بۆ هاندان ڕۆکەکان بۆی تۆکانیان چەکەرە بکەن. بەڕوو لەژێر پلەی سفرەوە هاندانەکە ئەتوانێت بەباشی کۆنتترۆلی بکەم. بۆی بۆمان دەرکەوت ئەتوانین بەپی سنفەکانیان لە ناقص سفرەوە لە ناقص یەکەوە بۆ ناقصدا بتوانین ئەم پرۆگرامە جێبەجێ بکەین. خاڵێکی تر لە هەنێک لە بەڕۆکان بۆمان دەرکەوت پێویستی بە شەیە، واتە لە کاتی فرێسکردنیە دەبێت شەیەکی ئیزافە بکەین بۆ نێو سیستەمەکەی. هەنێکی جۆرمان هەیە دەبێت پێش لە فرێسکردنی بۆ ماوەی چەند کاتژمێرێ بخرێتە ئاوی بارانەوە. ئاوی باران بۆ چکە ئاوی باران تشی ئۆفۆریتیایە، تایبەتمەندێکی هەیە کە ئەم ڕۆکە دەتوانێت لەم حمزیاتە بەهرەوە بگرێت بۆ چەکەرەکردن. بۆیە بە تێکڕای پرۆگرامەکە سەرکەوتوو بوو. ئێمە لە ساڵی 2012 پێشکەشمان کە پرۆگرامەکە بە دەستی پاراستون چاکنی ژینگە خۆشبەختانە بڕیار درا 200,000 بەڕوو ئامادە بکرێ بۆ تەریقێکی ئێمە داوامان کردبوو و دەستمان کرد بە هەڵمەتی چاندنی هاتمەن ڕێکخراوی خاوێن لەگەڵ بیرۆکە و پرۆگرامەکەی ئێمە بوو و جێبەجێکردنەکەشی دەستی پاراستون چاکنی ژینگە بوو لەبەروی لە هەموو شار و قەزا و ناحیەکانە بۆ خۆی دەوائیری هەیە و خەڵکی چالاکی هەیە لەم بوارە. دەستپێکردنەکەی تەوقیتێکی باشتان 200,000 بەڕوو سۆز بکەن. بەڵێ هێنامان و دەستمان کرد بە حەقلەکان لە زاخۆ دەستی پێکرد، چەند شوێنێکمان دیاری کرد کە پێشتر دارستانی بەڕوو بووە بەڵام داریتیانە ماوە. لێ دەستمان کرد بە چاندنی پرۆگرامەکە تا سلێمانی لە پشتەوە لە پشتی ئەزمەر لە دۆڵە ڕوت ئێمە ئەمەلێکمان ئەنجامدا بە هاوکاری باخچەکان و دارستان و پوانی سلێمانی. خۆشبەختانە بە پێی و راپۆرتانی بۆمان هاتەوە دوای ساڵێک بەڕوەکان لە 93 لە حەقلەکانی خۆیان توانیان بژین و گەشە بکەن و هەنێکیان توانیان لەبدە بۆ 15 سانتیم بەپێی جۆری ئاوهوای ناوچەکە بەرز بن، هەنی گەشەکردنێکی خێرا بکەن. ئەمە زۆر دڵخۆشکەر بوو بۆ ئێمە. بۆیە تر لە ساڵانی ئایندا ئەم پرۆگرامانەمانیا بە ڕێکخراوەکان و ڕێکخراوەکان لە هەموو زۆنەکانی خۆیانە دەستان کرد. بڕوانی کە چاندوتان و لە سەفانەوە دووسێ توانین بڵین لە خەمڕەخسیون و بەڵێ ڕۆکی بەڕوو 1 ساڵ خزمەتی ئەوێ. بۆ کارچی بوو یان بۆچی بەڕوو بۆچی داری درەختێکی تر تو هەر دارێکی ترتان نەچاندەوە؟ بەڵێ ڕاستەکەی ئەگەر ئێمە سەری سیفەتەکانی بەڕوو بکەین لەگەڵ ڕۆکەکانی تری ناوچەی دارستانی سروشتیە بەڕوو کۆمەڵێک مواسەفاتی هەیە کە جیان نەکاتە لە ڕۆکانی کە یەکەم بەڕوو لە هەر شوێنێکا بسووتێ ئەژێتەوە کە ئەمە کاراسانێکە بۆ ژینگە کە دووبارە نوێبوونەوەی بکەن. خاڵێکی تر ڕۆکی بەڕوو کە گەشەکە پێویستی بە ئاوێکی زۆر نییە لەبەرەوەی ڕێگی قوڵ ئەچێتە خوارەوە. ڕۆکێکی پێگەیشتووی تەمەندە ساڵە ئەگەر بوو بێ بەدەوە نەو بێ بەداری تاو 8 بۆ 10 مەتر ڕێگەباتە ناو زەویەوە. جۆری وڵاتی ئێمە بەردەڵانە ناتوانین ڕێگی هەموو ڕۆگەکان بڕۆنچکە ڕۆکان ئەقلێکی سێیان تەیە کە دایان لە ڕقی یان لە بەرد ئیتر ئەوەستن، بەڵام تەنها ڕۆکی سنەوبەریات لەگەڵ بەڕوایە ئەتوانێت بە دەرز و کەلێنەکانە بڕاتە ناوە کە ئەمە ژوا کاتە داچۆڕینی ئاوی بارانە و خێراتر بێ بۆ ناو زۆنەکانی حەوزی ئاو. لەگەڵ ئەمەشە ژیان بەڕاستی بایۆدایڤێرستی جارێکی تر لە نێو زەویە دروست کاتەوە، واتە زیندەوەرە بچووکەکان کە لەسەر ڕێگەڕای زۆمیەکان ئەژین دووبارە گەشە بکەنەوە کە خاک بەپیتەکەن. خاڵێکی تر بەڕووە گەستێرکین ڕۆکێکە گەڵاکەی بە سەوزی هیچ ئاژەڵێک نایخوا، واتە تەمەنی ئەم گەڵایە دەتوانێت کاربۆنی تەواومان بۆ بکرێ و ئۆکسجینمان باتێ، توان ئۆکسیدی کاربۆنمان بۆ بکرێ. خاڵێکی تر بەڕوو کاتێک کە گەڵاکەی وشکە بێ دوو حاڵەتیە، ئەبێتە ئالیکی ئاژەڵ و دەبێتە پەینێکی بەهێز. ئێمە لە کاتی چاندنەکە پێویست بوو هەموو ڕۆکێک کۆمەڵێک لە گەڵاکەی خۆی ئیزافەکەینە ژێر بەڕوەکەوە. لەو شوێنانەی کە بە تەواوی گەڵای تەواوی وەرگرت بوو توانری هیچ کێشێکمان نەبوو هەمووی گەشەی کرد بوو. لە هەنێ شوێنە هەر بە تەجروبە گەڵامان نیابێ نەوەکان بوو
گەشەی کردو و بەڵام زوو لە بەرچوو کاتەوەمان دەرکەوت ئەمە ئەنی مەخزوونێکی خۆراکی بەهێزە خاڵێکی تر ڕۆکی بەڕۆکێکە لەو ڕۆکانی کە گەڵاکی شاشە بە ئاسانی تیشکی خۆر ئەچێتە نێو خاکەوە لەو لەوانەکاتە هەموو زیندەوەرێک و هەموو ڕۆکی کە لەژێر داری بەڕوا دەتوانێت بژی کەمە زۆ گرنگە لە سیستەمی دارستانە خاڵێک تر کە بەڕوو هەیەی بەڕوویکی کە لەو ڕۆکانی کە دەچێتە نێو پیشەسازی دەرمانسازیەوە ئەگەر سری وڵاتی وەکو ئێرانکەین دەبینین کۆمپانیای داروخانەی هەیە کە ڕوەکسازی و ڕوەک تەوزیفەکە بۆ دەرمان بەڕوو بەشێکی گرنگی نێو ئەم سیستەمە دەرمانیە کە بەکارهێنرێت کە هەم بەرەکەی هەم قەدەکەی هەم ڕەگەکەی و هەم قۆزاخەی بەڕوو کە ینی مادەیەکی خۆراکی زۆر بەهێزی هەیە خاڵێکی تر ئەگە سیر بکەین بەڕوو لە پیشەسازیە بەکاردێت پیشەسازی تەختە لە هەموو جیهان ئەمڕۆ گرنگترین جۆری پیشەسازیە کە جیهان هەموو کێبڕکێکە لەسەر چۆنێتی و کوالەتی تەختە باشترین ڕووەک لە جیهانە سەمت و حەیزەرانە کە بەکاردێت لە نێو دروستکردنی کەشتەکانە دەبا بە بەرمایەکانە بەڵام ئێستا دەرکەوتووە داری بەڕوو لەگەڵ داری گوێز دوو دارن کە مقاومەتێکی گەوریان هەیە و کێبڕکەی بازار ئەکەن ئێمە لە سەدا 39 هەرێمی کوردستان دارستانی بەڕوەکەواتە ئێمە دەتوانین لە ئایندەدا ببینە وڵاتێک ئەگە بتوانین اتفاقی مە دارستانەکانمانەوە کە بایەخی پیشەسازی گەورەمان هەبێ بۆ نمونە بۆ دروستکردنی دەبابێکی بەرمایی پێویستمان بە 5 تەن بەڕوو هەیە 5 تەن داری بەڕوو پێویستە داغڵ کرێ و لە مش گرنگتر کە ئێستا زانستی شەپۆلەکان دەریان خستووە دارەکانی بەڕوو لە هەموو دارەکانی تر منعزلترن بۆ تێپەڕانی شەپۆلەکان واتە ئەمە کاریگەری باش دروست ئەکا لەسەر ئەوەی کە ئێمە ئەتوانین ئەم ڕۆکە باش پەروەردە بکەین و ئیسفادەی بازرگانی و ئابووریش لەو هەموو ناوچەیە کە ئێوە داربەڕووتان تیا چەند کامیان زۆر ئەتوانین بڵێن نیشتیمانی بەڕووە بەڵێ ئێمە گەستێکین دوو پێوەرمانەیە پێوەری تۆبۆگرافی هەتا بەرز بووینەوە لە ئاستی ڕووی دەریا و هەتا گەشتێ نێو سیستەمی شاخاوی ئەگەری بەڕۆکەمان 100% بوو بەڵام لە پادەشتەکانە بۆی گۆڕانی کەشەوە و کەمی ئاوە ینی بەڕۆکان نیانتوانی زۆر باشە کاگاوژین شوان لە چەند وەڵامی پێشووە ئاماژەی بەوە کرد کە سەرەتا بەهۆی گۆڕانکاریەکانی کەشەوەوە بەڕوو لە پێدەشتەکانیشدا هەبوو بەڵام تو وردەوە بۆی گۆڕانکاریەکە چۆتەوە بەرەو شاخەکان لە ئێستادا جەنابەتی وەکو لێپرساوی ڕاگەیاندنی باخچەکانی سلێمانی ئەگەری هەیە ممکنە لە نێو شارەکاندا جارێکی تر بتوانرێت نێو شارەکان ببێتەوە بە نیشتیمانی دایکی بەڕووەکان ئێمە پێشتریش لەگەڵ کاکشوان و لەگەڵ ڕێکخراوی خاوێنە تەوان دانیشتنێکمان کرد مناقەشەیەوەمان کردبوو لەگەڵ چەند ڕێکخراوێکی تریشە ئێمە پێمان وانە لە ناو شارەکانە بەڕوو بەڕاستی بڕوێت یعنی داری بەڕوو پێویستی بە ئاوە پێویستی بە کەشێکی تایبەتە پێویستی بەوەیە کە لە شوێنێکی بەرزا بڕوێ ینی ئێمە وەکو شارەکان ئەتوانم بڵێم لە ڕۆی دوانۆکسیدی کاربۆن و دوانۆکسیدێکی زۆری تایە و زائیدەن کەش و هەوای ناو شارەکان زیاتر بەهۆی قەرەباڵغی و گۆڕانکاری ئەو هەوای زۆرتیایە داری بەڕوو پێویستی بە کەشێکی بڵێن نەتوانم بڵێم ستانداردی وەستاو هەیە پێویستە ئەم دارە لە کەشێکا بێت کە گۆڕانکاری هەوایی زۆرتیا دروست نەبێت بۆیە لە شارەکانە ئێمە ینی پێشنیارمان وایە لە شارەکانە ئێمە لەو باوەڕەندا نین بڕێت ینی ئەگەر بژڕێت زۆر گەشە نەکە بەڕاستی لەبەرەوە ئێمە سنووری ینی سنوورێکی ناوچەیی زۆرمان هەیە ینی بتوانین ئەو چەکەرانە یاخود ئەو تۆوانە ئەو نەمامانە لە دەرەوەی شارەکانە یا بە حیزامی چواردەوری شارەکانە بڕوێنین و پارێزگاری لێ بکەین چکە هەش دارێک ئەگەر خۆرسکی بۆ خۆی نەڕوێت پێویستە تۆ خزمەتیکەی شەرت ڕوانەکەی نییە شەرت خزمەتەکەیەتی ساڵێک دو ساڵ لە ژێر چاودێریە بێ لە دوای ئەوە ئەگەر بەرەڵاشیکەی بۆ خۆی دارەکە گەشە ئەکە و ئەڕێ ئێمە ئەگەر لە دەرەوەی شارەکانە بتوانین بیکەین بە بەرنمەیەکی ساڵانە هەموو ساڵە 100,000 200,000 دار بڕوێنین داری بەڕوو بەڕاستی من یاخود سنەوبەر ئەتوانم بڵێم لە ڕووی ژینگەیی و لە ڕووی ئاو هەواوە سوودێکی زۆری لێوەرەگرین هەم بۆ ناو شارەکەش کە هەندێک جار کاکشوان ئاماژەی بە ئەو کەش و هەوا دەرەکیانە کرد کە
ڕوو ئەکەنە شارەکان یعنی دەسەڵاتی ئێمەتیانە ئەتوانم بڵم لەوانە داری بەڕوو لەوانە کالپتۆز لەوانەیە سنەوبەریات ڕێگرێکی باش بن لە ڕووی کەمکردنەوەی تاپوتۆز و ڕەشەبا و کەمکردنەوەی هەندێک دیاردەکە سەرەتای وەرزی چاندنین پلانی بەڕێوەبەراتی باخچەکان چییە لە ساڵی نوێە کە ئێستر لە سەرەتای ساڵی 2009 داینەوە سەرەتای وەرزی چاندنە چیتان هەیە و بە تەمای چین چ پلانێکتان هەیە بە تەمان چی درەختێک ئەم ساڵ چێن؟ ئێمە لەم ساڵا بەرنامەمان هەیە ئەگەر خواویکە 20 باخچە سەوزکەین لە ناو شاری سلەیمانیە و داوای ئێستا حاڵی حازر داوای زیاتر لە 8,000 دارمان کردووە کە ئەم دارانە ئەگەر بگایمە لە ناو دارەکان چینە هەمووی سنەوبەریاتە ئێمە وەکو ئاماژەم پێکرد لە سنەوبەریات پێگاتوە لە چی هەمووی هەر سنەوبەرە یان سنەوبەرە سنفی زۆرن وەکو وتم مەشهەدیە لەوانە ئەریزۆنیکایە یعنی چەند جۆرێکی هەیە هەمویان لە ڕووی شکڵەوە بڵین ناوەکانیان جیاوازە ئەم بیستباخچەیەکەوە بەتەمان لە ساڵی نوێ سەوزیکەن ڕێژەی لە سەتا دەکە کە لەژێر چاودێری ئەوەدان تا چەند بەرزەکاتەوە ڕێژی سەوزایی بە 20 باخچە و 10 باخچە و ئەمانە بەرز نابێت یعنی تۆ ڕێژەیەکی بەڕاستی قوڵە ئێوە پلانتان چییە ئەم لە سەتادەیی کە جەناب لە سەرتا ئاماژە پێ بەدەل لە 100 دەکە وەکو خۆتان ڕێژەی خۆتان بگەێنە لە 115 ئەم پلانە چۆنچۆنیەکەوە چۆنچۆنیە بێ کە ئێمە ڕێژەی لە 100 دەکە بەرزکەینەوە ئێمە لە سەرەتای دروستبوونی قەیرانی دارایە تاوان ئێمە لە ساڵی 2012 و 2013 بەرنامەمانوا بوو دروستکردنی باخچە لە ساڵێکە بگەێنینە 100 باخچە 100 پارک و باخچە یعنی هەموو ساڵ ئێمە 100 پارک و باخچە سەوزگەین و زائیدەن ئەو بلوارانی کە هەمانە لەسەر شەقامەکانە بێژگە ئەوە بتوانین 200,000 دارج لە ناو شارە بڕێنین بەڵام ئەو پلانەمان بڵین بەردەوامی نەکێشە وەکو باخچەکان ئێستا ئەو ڕێژەیە زۆر کەم بۆتەوە ئێمە لەگەڵ ئەوەشە هاتین نوتمان بۆ ئەوەی ئەو دارانی کە ئێستا ئێمە ڕوانومانە ئەو باخشانی کە هەمانە بۆی لە وشکبوون و بڵین لە زەردبوون بیان پارێزین هاتین ئێستا چاودێری ئەو داراناکەین و احتیفاظ بەو دارانەوەکەین بۆیە کار لەسەر ئەوواکەین یعنی ئێمە لە ڕێژەی لە سادەمان لە ساڵی 2012 هەیە یعنی احتیفاظمان بۆ ڕێژەیەوە کردووە کەمی نەکردووە وردەشتیا زیاکە ئێمە پارک و باخچی خۆمان ئەڕوێنین جا 2 دانەیە 3 دانەیە هاوڵاتی بۆ خۆی ئەڕوێنێ ئێمە دارین بە هاوڵاتیان ئەمە ڕێژەکە وردە زیاکە ینی پەلە ناکەین شتێک کە پەلەوتیا کرد دوای ئەنجامەکەی خراپە بێ بۆیە لە ئێستاە چاودێریێکی زۆرمان لەسەر ئەو پارک و باخشانی ناوگەڕەکان هەیە وزائیدان ئاگادارین هاوڵاتیان بۆ خۆیان یاخود بە چەند ماڵێک زەویشیان لە بەردەمە سەوزیەکەن ئێمە بینیمانە ئەمەش بۆ خۆی سەوزایەکی زۆرە وزایدان ئەو کۆمپانیا و ئەو مۆڵانی کە ئێستا هەیە لە شارەوانیەوە بە پێی ئەو نەخشەی بۆیان دیاریکراوابێ لە سا هەشتا یاخود بۆ لە سا 60 سەوزایی لە بڵین مۆڵەکانیان لە بینا بازرگانەکانیان ئێمە بەڵێ لە ساڵی 2015 کارمان لەسەر ئەوە کردووە کە هەموو بینایەکی بازرگانی مۆری یاخود ئۆکەی باخچەکانی لەسەر نەبێت مۆڵەتی نادرێتێ ئێمە سەوزایەکی تایبەتی بۆ دیاریەکەی نەبێ ئەو نەخشەیە ینی جێبەجێ بکرێت پاشان ئێمە تاکو ئێستا زیاتر لە 5,000 بەس ئینجانە و دارمان بە بینا بازرگانەکان کردووە کامەش بەڕاستی کارێکی جیاواز بوو پێشتر نەکراوە بەڵام ئێستا ئێمە لەم ساڵا وەکوتم بەرنامەمان هەیە 20 باخچە سەوزکەی نەگەر بکرێ و زیاتر لە ئێمە لە 2010 20,000 داربان ڕوانوە کە پەیوەندی بۆ باخچانەوە نەبووە لەم ساڵا بە تەماین 20 بۆ 25,000 داری کە بڕوێنین ئێمە کێشەمانۆک و باخچەکان تەنها وەرزی هاوینە کێشەی ئاودانمان هەیە ئەگەر ئەو کێشەیەمان بۆ چارەسەر بکرێ ئێمە هیچ کێشێکی ترمانی ئینشاڵڵا کاگاوژین کۆتا قسە و پەیامی بەڕێستان چییە؟ پەیامی بەڕێزمان ئێمە هەموو جارێک تەوان لەم چاو پێکەوتنە پەیامی کۆتایی بڵاوەکەینەوە پەیامی کۆتاییمان دایمە بۆ هاوڵاتیانە تکایان لەکەین چاودێر بن بۆ خۆیان چاودێر بن بەسەر ئەو دارانی کە هەیە لە ناو باخەکانە یاخود لە ناو گەڕەکەکانە لەسەر جادەکانە نەیان شکێنن ئاگەیان لێ بێ بۆ خۆیان پاسەوانی بن بەڕاستی یعنی ئەمە بۆ ئەوان کراوە ئەو ژینگەی کە هەیە لە شاری سلەیمانیا یەکو کاکشوانیش باسی کرد ئێمە لە سایتی گرین پیسە بینیمان کە
سلەیمانی ئەتوانم بڵم لەسەر ئاستی عێراقا پاکترین ژینگەی ئاوهەوایی هەیە و چەند شارێکی تریش کە ئێمە باناویان هێنین پیسرین ژینگەیان هەیە. خۆشبەختانە ئێمە دەستخۆشی نەک لە خۆمان لە هەموو شاری سلەیمانیەکەین کە هاوڵاتیان بۆ خۆیان بەخەمن بۆ شارەکە و سەوزایی دروستەکەن و جێگەی خۆشببختی ئێمە دەستخۆشی لە هەر کەسێکەکە ئین دارێک بڕوێنەوە خزمەتیکە شەر داڕوانەکە نییە خزمەتەکەشی لە داڕوانەکە گرنگترە. ئێمە دەستخۆشی لە ڕێکخراوەکەی بە تایبەتی ڕێکخراوەکە ئێمە زۆر ئیشمان لەگە کاکشوانە کردو بەڕاستی ئیشەکانی جێگەی دەستخۆشیە بە تایبەتی لە پرۆژەی ئەزمەڕا کە بەڵێ زۆر دیارە. زۆر سپاس دەکەم کاک هاوژین عوسمان لێ پرسراوی ڕاگەیاندنی باخچەکانی شارەوانی سلێمانی. کاک شوان زۆر بە کورتە سێ چوار خولەکێک ماوە بۆ جەنابێت چۆن کاگوکو کاک هاوژین ئاماژەی پێکە کە سلێمانی یەکێکە لە پاکترین و جوانترین ڕازاوەترین شارەکانی عێراق چۆن هەروە بەگەشی بهێڵینە و لە لووتکەدا بێ وە چی بکرێت بۆ زیاتر بەرەو پێش بردنی؟ زۆر ڕاستە من بەڕاستی ئەوەی کە کراوە لە سلێمانیا جێگەی دەستخۆشیە و ئەرقامەکانەوە سەلمێنن کە بەڕاستی کاری جوان کراوە بەڵام دەکرێت ئێمە ئیلهام وەرگین لە شارە میهرەبانەکانی دنیا. ئەمڕۆ سیستەمی شار گۆڕاوە بە شاری میهرەبان. شاری میهرەبان کۆمەڵێک سیفەتی تایە کە ئێستا لە پرۆگرامین و ماستەر پلانەکانیان بڵاوکرێت. یەکەم سەوزایی بەرامبەر دانیشتوان، سەوزایی بەرامبەر دامەزراوەکانی پیشەسازی کە ئەمە جۆرێک لە ستاندار دروست ئەکا بۆ شارەکان و هەوای شارەکان جاری ترگەڕنێتەوە دۆخی ئاسایی خۆی. خاڵێکی تر ئێستا لە نێو شارەکانە تەبەخور کەمە. لە هەنێ شارە دابارین ڕوونایە بەتایبەتی شارەکانی سین. ئێستا بەشێکی تری شارەکان کە پێشکەوتووە دروستکردنی ڕووبەری ئاویە. ئاوی دەستکردە لە شەوەی حەوز شەوەی پانتایی ئاویکەوەی بین ناو پارکی ئازادیە لە سلێمانیە کە جێگەی دەستخۆشی. ئەمە لە وەرزی هاوینە ڕێژەی لە سادەی ئاودانمان بۆ کەمەکاتە چونکە شێر لە هەوا زیادەکە بەمە ئەمەلی بە هەڵمبوون لە سەردارەکان کەمەکاتەوە کەمە ڕێگەیەکی ئێستا تازەیە لە هەموو دنیا کاری لەسەرکرێت بۆی سلێمانیش دەتوانێت لە ماستەر پلانی خۆیان ئەمە ئیزافە بکە لەوەی کە ئاوێکی زۆر بە فیڕۆ بچێت. ئێمە توانین ژینگەکەمان بۆ شێوەیە ئامادە بکەین بۆ وەرزێکی گەرما کە وەرزی بەڕاستی لە ناوچوونی دارەکانە و سەوزایەکانە. خاڵێکی تر گۆڕینی هەڵسوکۆتی دانیشتوانە. ئێمە دەبێت لە ڕێی ئەغز و عەتاوە لە ڕێی سزا و یاساوە خەڵک ڕابێنین لەسەر ئەم پرۆگرامەوە لەگەڵ ئەوەشا دیزایانی ماڵەکانمان، دیزایانی باڵەخانەکانمان، دیزایانی پارکەکانمان هەموو بگۆڕین لەوەی کە شاری میهرەبان چی ئەخوازێ مرۆڤێک چۆن بتوانێت تعامل بکە و سێبەری بۆ دابینکەین بۆی ڕێزی سێبەر بگرێت. خاڵێکی تر باڵەخانەکانمان بۆ شێوە بێ کە ڕوبەری سەوزایی تێدا بێت. خاڵێکی تر کە زۆر گرنگە ئێستا بە کورتی باسیکەم دروستکردنی مەحەطاتی پاڵفتەکردنی هەوای کە ئێستا لە سین بە سیستماتی کراوە لە ویلایەتەکانی کوانجۆ لە ویلایەتەکانی شەنگەهای لەگەڵ مەنتیقەی ناوەندی پەکین کە مەحەطاتی گەورە دروست کراوە لەو شوێنانەی کە ئەزانین کێرفەکانی بەرزبوونەوەی پیسبوونی هەوا بەرەو سەرەوە ئەڕوا لەو شوێنانە مەحەطە دانراوە هەوای پیسمان بۆ ڕاکێشێ هەوای پاکمانایەتێ هەوا پیسەکە کۆکاتەوە دوجار وەکو وزە بەکارهێنێتەوە. واتە شیتەڵکاری ئەکا بۆ هەواکە بۆ نمونە گازی دوانۆکسیدە وەرەگرێتەوە هایدرۆجینی ئەوەیە وەرەگرێتەوە هەمووی دوجار هەرێکی ئەچێتەوە نێو سیستەمی بڵی خۆی و ئەو بتڵانە ئامادەکرێن وەکو سوتەمەنی بەکارێتەوە. ئەمە سیستەمێکی ئێستا دانپێنراوە لە شارە گەورەکانە وە سلێمانیشێکی لەو شارانی کە هەنگاوە نێ بەرەو شاری گەورە چونکە شاری گەورە لە ملیۆنێک کەس کە تێپەڕی تر دەبێتە شارێک کە پێویستە بەڕاستی ماستەر پلانی بۆ بگۆڕی و هەڵسکۆتی ژیانی تێدا بۆ جۆرە بێ کە دۆستی ژینگە بێ و سلێمانیش خۆشبەختانە لە ئەم ستاندارد تازەی ساڵی 2010 کە بڵاو کرای کۆتای ساڵ سلێمانیکێکە لە شارە پاکان خۆشبەختانە هەم دیسان ناوەندی تەمەن لە 79 ساڵایە ئەگە بتوانین انشاءالله تەمەن درێژ بێن خەڵکی سلێمانی و پارێزگاری لە سەوزایەکان بکەن. بەڵام جێگەی داخە هەولێر یەکێکە لە شارە پیسەکان کە لەگەڵ دوبەی بە چەند ڕقەمێک داوایە پێما بێت درەخت و داری لە هیچ سلێمانی زیاترە. بەڵێ دوبەی بۆ دروستکردنی یەک مەتر مڕەبع سەوزایی لە دوبەیە پێویستمان بە $10,000 خاکی بۆ ئەکڕێ لە ئۆکرانیا ڕۆکی بۆ تێست ئەکا لە جامیعەکانە بە پێ و پلە گەرمیە جیناتەکانی دەستکاریەکە و دوای ئەوەش هەموو ساڵێک پێویستمان بە $400 بۆ ئاودانیە و ڕۆکە بۆ مەترێک مڕەبع. یعنی لە هەولێرە بە پێچەوانەوە هەوا لە بارە ئاوی شیاو هەیە خاک هەیە
بەڵام نەمانتوانیوە پشتێنێکی سەوزایی بەلانی کەمە دروستکەین بە دەوری هەولێرە هەولێر ئەوەندەی مەسفای نەوت و ئەوەندەی کۆمەڵێک پیشەسازی عشوایی ئەبینین کە بەبێت چاودێری ئەوەندە سەوزایی نبینین لە کاتێکا پێویستە بە بیابانبوون گەشتۆتە ناوەندی تەمەەن تا ئێستا دیاری نەکراوە بەڵام ئەو شارەی کە پیس بێ حتمما ناوەندی تەمەەن تێدا کەمە لەبەرچی لەبەرەوەی نەخۆشەکانی نەوەباتی قەلبی جەڵدەی دەماغ چونکە کە هەوا پاک نەبوو خوێن ناتوانێت سوڕی خۆی تەواو کارنێوە و خراپترین حاڵش کە دەرەکەوێ سووتانەوەی چاوە کە ئاوی سپیە ئەگە بڕۆین ڕێکخراوی خاوێن پلانی چێ لە بەردەم وەرزی چاندن و ساڵی نوێدا بەڵێ ئێمە پرۆگرامێکمان هەیە بۆ سەوزکردن ئینشاءالله دەست پێەکەین باوکاری وەزارەتی کوشت و کاڵە کە داوای وە لەگەڵ پارک بەڕێوەبەراتی پارکەکانی سلێمانی کە زۆر هاوکارمان بوو لە دابینکردنی دار لە هاوکاریکردمان لە پێشنیارەکانمانە و خاڵی دووهەم ئیشکردنە لەسەر دەرمانی ئەکسپایر کە پرۆگرامێکمان هەیە چۆن وا بکەین لەگەڵ حکوومەتە بتوانین ئەو موادانە کە مەترسیان هەیە لەسەر دانیشتوانی هەرێمی کوردستان چۆن کۆنتترۆلیان بکەین ئەمە دوو پرۆگرامە کە ئەمساڵ لە زۆر سپاس بە بەڕێز شوانجاف سەرۆکی ڕێکخراوی خاوێن دووبارە سپاس بۆ یەک لە کاگاوژی باشەکان ڕاگەانی باخچەکان و شوانجاف سەرۆکی ڕێکخراوی خان کە میوانی ئەمڕۆی بەرنامی باس خواز بن بینەرانی بەڕێز خۆشەوی زۆر سپاس بۆ ئێوەی عزیزیش تا بەیگەشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان نەسپێر مەرشاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ